یاخو چارەنووسی بایکوت لە سنووری پارێزگای سلێمانی چی بەسەر؟ بەڵێ بایکۆت بەڕێوەبەری پەروەردەکان نەیکردووە تاوەکو بڕیاری لێبین ئەمە یەک دوو بە هیمەتی هەموو لایەک بە هاوکاری مامۆستای ڕازی و مامۆسای ناڕازی ئیشەڵا خوێندن دەست پێ کاتەوە چونکو مامۆسای ناڕازی بەشێکن لە ئێمە لە خۆمانمانجیانە کردوێتەوانێ ئەوان بۆ شایەکی گەورەیان دروست کردووە لە ناو پەروەردەیە بۆیە بەخۆشیان پڕەکرێتەوانێ بێتە مژدێکی دڵخۆشکەر بۆ خوێندکاران کە لە هەفتەی داهاتووە هەوڵی جدیە درێ بۆی خوێندن من دڵنیاتەکەمەوانێ مامۆسای ناڕازینەوەی داهاتووی ئەم کۆمەلگایە جێناهێڵێ دڵنیاتەکەمەوە لە ماوەکانی ڕابردووە کۆمەڵێک لە مامۆسان و فەرمانبەران مانیان لە خواردن گرت بووە خێمەیمان گرتوان هەبوو هۆکارێکی چی بوو کە جەناب دۆکو بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوا سەردانی خێمەیمان گرتوانە نەکرد بەڕاستی و ڕازگۆیی جواب بەمەوە ڕووی ئەوم نەبوو ڕووم نەبوو یعنی بەڕاستی سەردانیان کەم نەمەتوانی کە من لە پێگەیەکی بەرپرسیارەتیام بچمە ئەوێ نەتوانم هیچیان بۆ بکەم شەرم لە خۆمە کرد نەمەتوانی بچم.